بتسيني اللي كاك اخي صار نادم لا عفت ربع شي كمتر نادم اقع عزل يا قناه راوستا كاك راوستا ببدر بعفت صوتي برو بابا تاي برمون خير بربوني هيك اصل اساس شنو امن بخم سي ساره لميدان قول بخيو دكا كاكا هي لو بمع شيء باري بيني كي جبالان تانيش بكري او زبيدن جاش بيست تشيلو لبون بكري وسلام استاذ جوانا جايه هرسدي نفروش ماري ويلاندر صار ماري ديتيا والله ما ديتيا ميدان تا اورك هلا ميداني هلا علي ناوري خيبو لا ايوه خير زيادة خير اذا كان فقير دكا والله فقير زياده دكا دولة ما دكلو نخير او صار بين روشن حيوان ما دايته فقير ما دايته دوله ماندي دولة ما دكلو نايكا ابراهيم لو برام قصدك صابين يقول لك 850 كيلو درس بهر دوشان برو باور متشين دام بینەرانی پایتەخت میدیا سلااوان لێ بێت و ئەم کاتتان باش لە مەدانی ئاژەلانم لە شاری هەولێر دیارە دوو ڕۆژماوە بۆ جەژنی قوربانی پیرۆز هاوڵاتیان ڕوو لە مەدانی ئاژەلانی هەولێر دەکەن بۆ کڕینی ئەو ئاژەلانەی کە لێرە هەن لە مەڕ و بزن و جوانەگا بۆ ئەوەی بۆ ڕۆژی جەژن بکرێنە قوربانی هەڵبەت دوای ئەوەی کە لە ماوەی ڕابردوو نەخۆشی تای خوێن بەربوون بڵاو بوویەوە من ئەمڕۆ هاتووم لە نزیکەوە بەدواداچوون بۆ ئەو بابەتە بکەم تاوەکو چەند هاوڵاتیان وەکو ساڵانی ڕابردوو ئەم ئاژەلانەی کە لێرە هەندەکردن بۆ قوربانیکردن لێرە چەند کەسێک لە خاوەن حەسارەکانم لەگەڵەوە بەشێکیان خەریکی مامەڵەکردنن سلااوتان لێ بێت ئەم کاتتان باش خەریکی مامەڵەن ئەگەر باسیۆم بۆ بکەن ئەم ساڵ جیاوازی چیە لەگەڵ ساڵانی ڕابردوو لە ڕۆی کڕینی قوربانی لەلایەن هاوڵاتیانەوە والله لەخوای بەزیابێ سا بازارەکە زۆر خۆشە بازارشی دەرەجەیە کە عیبینە لە خەدەرەوەی کابرا گوتنێت چەند ڕۆژەیە زۆر باش بوو ئەوەی باشە ئەگەر تۆزێک بینە پێشەوە بۆی لە کامێراکە نزیک ببینەوە پێم بڵێ باسی لەوە دەکرێتن کەوا ئەو نەخۆشی بفرۆشین باقول بفرشيد بتسيني اللي كاك اخي صار نادم لا عفت ربع شي كمتر نادم اقع عزل يا قناه راوستا كاك راوستا ببدر بعفت صوتي برو نادم الصبر كل الصبر انتم بغمت قرم تاني خير يبدي بتشيش اسالو خذ بشيشه يكسر ولا كاك لو بقى باري ولا لو بقى باري برا بتشيشي خير فرمو براغا ولا لسر خير ان شاء الله ان شاء الله اخوا بخير جيرين ان شاء الله ام جوانەگاتان بە چەند فرۆشت ئەو جوانەگەیمان بە 7,000 فرۆشتیا بەبێ دەراری بە سافی دەرە نەکرێمە دەرانیە لە ناوخانێ ئەمە بەس بەم قەساب و برادر و دۆست و ئەوە هەموو یەکدی دەناسین قەزیە ناسین دەیدەینەوە هیچ ئەو مشکلەش کەمان نیە لە قەزیە قەسابەکە دەبات دەکوشتەوە جێژنەی لە ماران دەبا خەرق دوایش دێتەوە پارەکەی دەینتەوە کنەما پاش جژنەی جمعەکەی پارەکەی ساڵ جیاوازی لەگەڵ ساڵانی ڕابردوو چیە لە ڕووی ئەو سال جیاوازی ئەوراوز هەمزە ئەو سال جیاوازی لەگەڵ ساڵەکانی کە معاش نەبووە وەزعەکە بەخۆی برەک ناڕێک بوو لە قەزەی مادی و لە هەموو شتێکی کەسابەت نەبوو بەس لە قەدەر ینی ئەو وەزعی زۆر باشە خەرچی هەولێرێ خەرچی هەولێرێ خەرکەچی خێرکەرە خەرکەشی مسلمانە خێری خۆی دەکاتن هەموو سارێ هەبی و نەبی دەیکە دەتانین برین نهاتنی معاش کاریگەری هەبووە بەڵام ئەو هاانیە هەر خەرک هەر دەکات بەوەی خۆی هەر دەکات خەرچی هەولێری هەر دەکاتن خەرکەشی خێرخوازی زۆری تێدا هەولێر بە سێ بەشی خێرخوازە خەرچی هەولێر باشە ئەو بابەتی نەخۆشی تای خوێن بەربوون تا چەند تەسیری هەبوو لەسەر مامەڵەکردن ئەو بابەتی تای بەربوون خێر بەربوونی هیچ ئەسڵ ئەساسشی نییە ئەمن بەخۆم سی سارە لە مەدان گۆرگ بەخێو دەکەم هەموو ساری ئەو وەزبەی شەلکە و دەوکولێ دێتن ئایوان دەگری و بەردەدا و دەمری و ئەوە هەر هەبووە بەس ئەو جارە شەرکەکەی برەک بە قوت بوو منتەقەشی لای تکریت و سامەڕۆ ئەو لای عارەبان گامێشی زۆر کوشت ئەو دەنجی دا و ئەگەر نانە ناوەمە ئەو شەرکە دەوکولێت چە سارە هەر هەیە هەر ئەمن لەوەتی ئەگۆ ئەملەوە سی سارە لە مەدانێمە لە 26 لە مەدانێمە هاتە ئەوڕۆکە خوا دەزانێ ئەو شەرکە دەوکولی هەرا بووە هیچ کێشەشی نەبوو با بڵێن لە ڕۆی کوشتنەوەی ئاژەڵەکان و ئەمانەوە ئێوە ینی پابندن بە بڕیارەکانی ئەم وەزارەتی تەندروستی لە هەمووی ئەو قەسابنەوە قەسابە هەمزەیە چەند ساڵە لە مەدانێکە لۆ هەموو عیوانی خەرچی دەکوشتەوە شتێکی بە خاوێنی دەکات و بە پوختەی دەکاتن بە هەموو دەچێشی هەیە هەموو ماسەفاتی خۆیە بەبێ غەشت مارەکەی بە خاوێنی دەکوشتەوە باشە کاک هەمزە پێم بڵێ نرخی جوانەکە ئەم ساڵ چۆنە
والله نرخي جوانەکە فەرقی جوانەکە هەیە چیلێ بە 8,000 ناری هەیە بە 7,000 ناری هەیە بە 7,500 نێر و مشتا سی دەکەم مێ هەیە هیچ کابرا گوتنیە گچکە و گەورەیە چەندی گچکە بیگیرانترە چەندی گەورە بی هەرزانترە بڵین گۆشتی ئاژەڵە گچکەکان چ جیاوازی هەیە لەگەڵ ئەو ئاژەڵانەی دیکە والله هەر یەک هیچ جیاوازیشی نییە بەسیە و قیافەی گەورەترە و قیافەی گچکەترە لە بە وەزنەکەی لە بە پارەکەیتی هەیە ئەو ئیمکانەتی نییە گاشی 500 کیلۆی بکە ئیمکانەتی گاشی 250 کیلۆی هەیە و تا بەس ئیمکانەتی 500 کیلۆیی نییە بەخۆ لە بێ معاشیە ئیمکانەتی 500 کیلۆ لە چی هەیە کابرا هەیە ئیمکانەتی کێکەکی ڤالەنتاینیشی نییە بابەرە کاکە هەیە لەو بێمعاشەی پارە پێینە کێکە جوالانتانیش بکڕی ئەو دەبێتن گاش 500 کیلۆ لە بۆم بکڕی ئیمکانەتی نییە فەقیرە خۆ بەدەستە خۆی نییە باشە دەرێن مەسەڵەن جموجۆلی نێو بازاری ئاژەڵان مەیدانی هەولێرێ کەم بوویتەوە بەراورد بە ساڵەکانی دیکە بەێ فەرقی زۆر چەند جوانەگا فرۆشرا بە تاقریبی بوو نمونە لە حەسارە وەڵی با پێدرێ مەخسە لە قسە لۆ نمونە پار و پێراگە لۆ نمونە 200 جوانەگا فرۆشابی هەو ساعات 150 جوانەگە 150 جوانەگە ئەو حسابی خۆت بەگە پار 200 جوانەگە لە مەیدانی فرۆشرابی هەو 150 يعني هوكاري ويلو تدا قرينا ولو ما قرآن بمعاشية هم تازه بهم قوتي هم معاشنية كسابتك بكام عام زعيفوا هر معاشنية ما برين معاش كسابتك اللي هم لو عشي زعيفوا ما أو كسابتي دي كان أليكو أنا لو دوس سارة قازان زنية شش ما هشت ما قول شيء هذا بس إن ده فلوس إنه 20 مليون زر كي 15 مليون زر كي قضية معاشنية هم معاش مليون ثم معاش ميزر دكاب لو كسبه 50 قول شيء دكرم دين ما وعسارة صار قليل دمري دو قليل شركة دو قليل دقريتن 2 مليون زر دكي هو قضية مشاويك أو كابرا معاش مشتري باري بينيا معاش ورنك دبي بس لما بكري هذا من يدو هذا من يدو من عليك دم ومرت بس يا مرت هذا يروجيك بام برادرك ماني مرت شو سيز وانا قال مرت بعد سندي بو شنو مليون باشا يوسرنيا باسی وی بکەین ئەو جوانەگانە لەکوێوە دێن هی نێوخۆی کوردستان ئەو عادیتن ئەو جوانەگای نێو کوردستانی خۆمان بە سەتا پازدێ سەتا هەشتا و پێنجی لە دەوڵەتەکان دێتن بەس کو دێ ئەوە کە دێ هەمووی گچکەیە 100 کیلۆیە 110 کیلۆ 120 کیلۆیە سەرعە دێ لێکوانە 2 سا 3 سار دەمینێتەوە بەخێو دەکرێتن و دەکرێت دابەسیەوە هیچ فەرقینەوە ئەوە ئالیی خۆمان دەدەنێت هیچ فەرقی ئاچ خۆمان دەتێ ئەمە جۆ گەرمی خۆم دەدەم بە کوردی جۆ و گەرمی خۆی دەدەیە جۆرجەکە هیچ فەرقی گۆشت هیچ فەرقی نییە گۆشتی جۆرجەکەی خۆشتیشە لە کوردەکەی ناسکتریشە ئازە قسابینە گۆرگەکە 850 کیلۆ دەرچۆ بە هەردووشیان بڕۆ باوەڕ بچێشین باشە چێ زانیاری هەیە لەسەر حیوانی بچۆک بڵێن بۆ مەڕ و بزن و ئەوانە باشە خواست لەسەر مەڕ و بزن زیاترە یاخود ئەو جوانەگانە بە قورآن ئەو سار حیوانی هوردەش بازاری خۆش نییە وەشی ئەناوەڵ ئەڵام بابی ئەوی 100 مەڕێکرە چەند لێ فرۆشتە ئەیدی چەند سارە عەبزەمام خلاصی ئەم سارە دوو ڕۆژ مای بلۆژش دەم 150 سەرم خلاص کرد باز مەڕبەی شەک و بەران 50 فرۆشتە معنە دەبا 100 مەڕێ و سار چنم فرۆشت چەندی فەرقە ولا فەرقی زۆرە ینی حیوانی هوردەش ئەو سار زۆر پرسیارم کرد ئەوان جەماعەت گوتیان بڵین ڕێژەی فرۆشتنی حیوان و ئاژەڵ ئەم ساڵە زۆرە بۆ نمونە لەکەیەوە جموجۆل دەست پێ دەکات بۆ کڕینی ئاژەڵان لە 5 ڕۆژ مای بلۆژێژنەی 5 ڕۆژ لەمەوەی ئەو 5 ڕۆژەی ئەگەر بە نمونە بڵین چەند جوانەگاتان فرۆشتووە نیوە هەندێکمانانە لە بمینێت و مارمان وێراندێت وسەلامی ئێستا 100 جوانەگایە هەر سەدی نەفرۆشی ماری وێراندێت خۆی فڕەدا خۆی بخوشیتن خۆی لە دیاردانێتن یەک هەفتەی مارێت دیتە چاشەم تەماشای براکەت چاشەم و چاشەم مارێت دیتە وەڵا نەیدیتە هەلی لە ناو ڕیخی بوو 100 جوانەگای 50 فرۆش خەر ئەوە وەخت کە کاتون وەختەکەی دیار نییە کابرا لە سعات 3 دێ 4 دێ 5 دێ 6 دێ لە سبێنێ ڕۆژهەراتە تا ڕۆژ ئەوە ئەوە نازانین چ وەختە کابراایك دێ لە گولکەچی ئەمە مەلا باگدانی نوێژ مەلای مەغریبش نوێژ لێ دەکەین دەچینەوە سعات عملە غەباتەیە خەرێک لەگەڵ ڕۆژهەراتێ پاش ڕۆژهەرات خەرێک دێ سعات لێرە عملە غەباتەیمە شو عملە غەباتە مالێت باشە باس لەوە کرد تووشی زەرەر دەبن و باسی بەرێ ئەو زەلامەستە جوانەکەی زەرە دەکات جلە براک نەفرۆشیتن نەخێ 2000 زانترە هەرزانتر مارەکە هەرزان قوربانیەوە
چلو دو زاری گۆڵکی چلو دو زار دیتە خوارێ قوربانی کە دەشکری بە گرانتر دەکات جیاوازیەکەم لەو بکەم بزانم جیاوازی چییە؟ جیاوازەکەی دەزانیت حیوانی قوربانی وەرە پێش تو شوەرێرە حیوانی قوربانی حیوانی قوربانی عمری 3 سارە عمری گەورەترە ئەوانە کە لۆ دوکانێ دەکوژنەوە نەیشکاندیە یعنی لۆ قوربانی نابی خاص حیوانی دابەسترای بەس لۆ گۆشتی لۆ قەسابی حیوانی قوربانی پاش جێژنەی قوربانی دادەبەزی ئی گۆشتی برن دەبتەوە قەسابی دوکانداری برن دەبتەوە تێگەیشتی ئەو هاالەیە ئەوە جیاوازەکەیە قسەکتان هەیە لە کۆتاییدا بتانەویشتە خزمەت بکەین خزمەت لەمەوە داواکاری وڵی داواکاریمانەوە خەرچی هەولێرێ خەرکەچی بسوورمانە داوامان لەوێ خێری زۆر بکاتەوە هیچ فەقیر زیاتر خێری دەکەن فەقیر دەکا وڵا فەقیر زیاتر دەکە نەخێر ئەو 4-5 ڕۆژان حیوانماندایدە فەقیر نەماندایدە دەوڵەمەندی دەوڵەمەندەکە لو نایکە نایکە ڕەزیل و چاورچی یەک داواکاریشمانەیە حکومەت ڕێگری لە قەسابەکان نەکا قەسابەکان بچنە هەر جێکی شوێنێکی تایبەت لە قەسابان دروستکە ئەوەی کە پاشماوەکان فرەدەنەلایەکی فرەدەنە جێکی جێک لۆ تایبەت بۆ قەسابەکان ببینە چێشە لە حکومەت دروستبوونە لە قەسابیش يعني شنو كتاب نيتان هي لسر بريار الرنماية كان هري والله إيكا هم 200 جنس بس لنا ميدان يجك بيلا دري بيلا قصاب خانة مو قصابة إيكا براجع حكمت لنا جر قصابانة إيش كان هم دي بكابر بتشيل يكسر تصور جيجني قربانة كدر درجة قربانة هم إيش دكم لو خم استفادة شي دكم أجا حكمت لنا جر كابر أو جنس إيش كاتن يعني كابر دي بيد لما ردانشي معاشش نبي إيش كارو كاسي بيش نبيتن يعني كابرا دبي باش وزارتي تندرستي وكشتارجي هولير دلين دبي هر أجلك بيش سر ببردليتن بشكنيني لو بكري ختمي بيوبي كاكا يقصد ببرم استاو أجل بيش سايتو هيتس عيبي هي قرباني هر جيب رابس خد بيشتك بكري قرباني نه أو استاو عيوان الصاغة صاغة بمناطق زاني صاغة ساعة شش لويا ملا تابو دكتوري ليا روجي زجن ليتي 3000 حيوان داك وشديتو هم يفعز داك كل 5000 سجل هم يفعز داك شتواني راسناك بابتك من راسناك شتا وشتنيا او قاو سلامه استجوانا كريم بفعز كره سي سارو ايشتي دي لوتشا لا دكتوره باش دزاني باش باب سياره شديكه وكم بالا بيرم نتشي لەگەڵ بڵاوبوونەوەی نەخۆشی تای خوێن بەربوون باسی گەنە دەکرێ باشە ئێوە ڕەچاوی ئەوە دەکەن لە ئاژەڵەکان گەنە لێدا یان هەموو دەرمانی پیستی لێ دەدەی لە عیوانی هوردە و لە جوانەگا و لەوەی نامینێ پێشتری هەبوو ئەو گەنێ ئەو نمایە بە هیچ نەوەچ حیوانی خۆمانە هەنیە کومایە ئەگەر لە هەموو عیوانەشی گەنە هەیە لە هەموو عیوانەشی بەس نمایە ڕان ئەو دەژی دەرمانی زۆر بەکاردێنی ئەم لەڵام بە شخص خۆم دابەستی مەیە کە دابەستەکەی دەکەی نابی گەنەکەی پێوەبی ئەو گەنەیە نەخۆشی ئەو وراغێل و ئەو راغێ دەگۆستەوە تو دەبی بیرشێنی پمپەیە لەگە دەرزی بنپیستی لێ دەدی هەموو ڕشتان ئێرە هەموو دکتۆر شادیتی ئەوە هەمووی هاتێ دکتۆر ئەمە ئەو دکتۆریە لە بەیتەریا هاتی هەمووی دەرشێنیتن هیچ مشکلەمانی ئەمە بەخۆ ئاژەلی نێوخۆ ئەو گەنەیە هەیتیان ئەوانەی لە دەرەوە دێن بە قورعان زۆرەشینی ئاژەلەکی زەعیفی لاواز گەنەی پێوە دەبیتن ناوخۆشمان هەر هەبووە زەمان و قەدیم هەر بووە گەنەیە نەک لە هەبری ئەو گەنەی لە خارج بێتەکەم هەلا لێرەش هەر هەبووە شتە قەدیمیە خۆ ئێستانێ برێمە دامانات ئەمە پێشتر عیوان لە خارج نەدادی لە ناو خۆمان عیوانی خۆم هەموو گەنەی پێوە بوو باش دەرمان و دەرزی و پمپەی لێ دەدەوتەوە گەنمە ئەو گەنەیە چ مشکلی چییە ئەمە خۆ یەکوانە ئەو عسارم هەموو ڕشاندی لەوانێ 150 جوانەکە میلیۆنێک 2 میلیۆنی دەرمانی بکە و نەخۆشیە بڵاو بوویتەوە تیمە تەندروستیەکان دێن سەردانتان سەرمانمان دەکەم بەس کوم زارك دو زاردين ناوميدان درشن درون خلاص بینەرانی پایتەخت میدیا ئەوەی بینیتان و گوێبیستی بوون گفتوگویەکی گەرمی خاوەن حەسارەکانی نێو مەیدانی ئاژەڵان بوو لە شاری هەولێر کە ئەوان باسییان لە ژمارەی قوربانیان کرد بۆ ئەم ساڵ و جیاوازی لەگەڵ ساڵانی ڕابردوو یاخود جەژنەکانی ساڵانی ڕابردوو کە بە شێوەیەک بووە ئەوان باس لەوە دەکەن کەەوە قوربانی لەم ساڵیشدا هەر بەردەوامە هەر هەیە سەرڕای بوونی نەخۆشی تای خوێن بەربوون بەڵام خەڵکی پارێزگای هەولێر بە دیاریکراوی ئەوان باسییان لەوە کرد کەەوە ئەوان بەردەوام ساڵانە دێن و ئەو ئاژەڵانە دەکردن کە دەیانەوێت بۆ ڕۆژی جەژنی قوربان بیکەنە قوربانی و داواکاریشیان ئەوەیەکەوە لە ڕۆژانی جەژندا هاوکاری ئەو کەسانە بکرێت کەەوە قەسابن یاخود ئەو کەسانێکەوە کاری سەربڕین بۆ ئاژەڵەکان ئەنجام دەدەن هاوکاریان بکرێت.